لە سەر ئاستی هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی یەکەمین پێشانگای هونەری دیجیتاڵی کرایەوە کە ئەمە یەکەم کاری پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایتە. پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت لە چەند بەشێک پێکهاتووە، لە چەند بەشێکی سەرەکی پێکهاتووە کە خوێندکار وەرەگرێت و پێیان ئەگەیەنێت لە پیشە جیاوازەکاندا دەستگیرۆی ئەو خوێندکارانە ئەکات کە هەر خواستێکیان هەبێت خوازیاری هەر پیشەیەک بن لە بوارە جیاوازەکاندا پیانە گەیەنێت بۆ ئەو بوارە جیاوازانە و پیشەیەکی جیاوازیان فێر دەکات. زانیاری زیاتر وەرەگرین سەبارەت بە پێشانگاکەی لە شاری سلێمانی کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەکرێتەوە و هەروەها زانیاری وەرەگرین سەبارەت بە پەیمانگای برایت و بەشەکانی و چۆنێتی وەرگرتنی خوێندکار لە پەیمانگاکە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕەسوول سەرۆکی بەشی مۆشن گرافیکس لە پەیمانگای برایتمان کردووەوە بانگێشتێکین بە ناو سوودیۆ. فەرموو. بانی باش بەخێر بێت. مامۆستا بەخێر بێت. بانی باش بەخێر بێت. مامۆستا بەوە دەست پێ بکەین هونەری دیجیتاڵی مەبەست لە هونەری دیجیتاڵی چییە و ئەگەر زانیاریکشمان بیتێ پێشانگایەکتان کردووەتەوە بۆ گەنجان و بەهرەمەندان کە لە بواری هونەری دیجیتاڵیا کارەکەن زانیاریمان بیتێ سەبارەت بە پێشانگاکە چی بوون ئەوانی کە لە پێشانگاکەیە بەشداریان کرد؟ بەڵێ زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ ئەم دەرفەتە، بەیانتان باش. دیارە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەمین پێشانگای دیجیتال ئارت بە خۆشحاڵیەوە لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت بەڕێوە چوو وەکو ناساندنێکی سەرەتایی بۆ هونەری دیجیتاڵی یان با بڵێن دیجیتال ئارت چییە، با بڵێن ئەو هونەرەیە کە تەکنۆلۆژیا ڕۆڵی سەرەکی و کاریگەری و یەکلایەکەرەوەی تیا هەیە، واتە مامەڵەکردنە لەگەڵ تەکنۆلۆژیا و مامەڵەکردنە لەگەڵ شاشە، واتە ئەو توڵانەی کە لە ڕێگەی پرۆگرامەکانی تەکنۆلۆژیاوە بەردەستکراون بۆ نەخشاندنی خەیاڵی داهێنەرانەی دیجیتال ئارتیستەکانمان. واتە بە پوختی دیجیتال ئارت ئەو هونەرەیە کە تەکنۆلۆژیا ڕۆڵی کاریگەری هەیە لە بنیادنان و دروستکردنیدا. سەبارەت بەوەی کە پێشانگای برایت پیکسەلس کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێوە چێ، ئێمە وەکو بەشی مۆشن گرافیکس بە هاوکاری لەگەڵ گروپی گرافیک دیزاینەران و دیزاینەرانی کوردستان هەڵساین بە بانکشکردنی تەواوی دیزاینەرانی کوردستان بۆ بەشداریکردن لەم ئیڤێنتە کە ناوی برایت پیکسەلس بوو. بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر لە دیجیتال ئارتیستەکانی کوردستان بەشداریان لە با بڵێن ئارتەکانی خۆیان هونەری خۆیان ناردیان بۆ لیژنەی هەڵسەنگاندن لە پێشانگاکە کە بە خۆشحاڵیەوە لە پارچەکانی تری کوردستانیش خەڵک بەشداری کرد بوو. واتە تەنها تایبەت نەبوو بە شاری سلێمانی؟ نەخێر، لەسەر ئاستی کوردستان بەڕێوە چوو، چونکە یەکەمین پێشانگای دیجیتال ئارت بوو لەسەر ئاستی کوردستان، بۆیە ئێمە هەوڵماندا بەرفراوان بێ و تەواوی پارچەکانی تریش بگرێتەوە. بە خۆشحاڵیەوە دیجیتال ئارتیست بەشداری کردبوو کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداری کردبوو، لە شاری دووهۆک بەشداری کردبوو، لە هەولێر، لە سلێمانی، لە تەواوی شار و شارۆچکەکان. ئێمە بۆ قۆناغی یەکەم 87 وێنەی دیجیتال ئارتمان بەدەست گەیشت بەپێی پێوەرێک کە هەم خەڵکی ئەکادیمی هەم خەڵکی پرۆفشناڵ هەڵسەنگاندنێکمان بۆ کردن و توانیمان بۆ ئەمساڵ برایت پیکسەلس 30 دیجیتال ئارت لە گەلەریەکە نمایش بکەین. ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو ئێمە بەرفراوانتری دەکەین، وای لێ دەکەین بوارەکانی تریش وەکو مۆشن گرافیکس، وەکو فۆتۆگرافی، ڤیدیۆگرافیشی بۆ ئیزافە دەکەین. زۆر باشە. مامۆستا ئێمە ئێستا لە سەردەمێکە ئەژین کە بەرهەمی دیجیتاڵی گرنگێک و تایبەتمەندی خۆی هەیە، کەواتەکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە و بەشداری کەسانی ئەکادمی لەم جۆرە پێشانگایاندا تا چەند گرنگە بۆی کەسانی تریش بتوانن بە شێوەیەکی ئەکادمیانە سوود وەربگرن؟ بەڵێ بەڕاستی ئەمە یەکێکە لە نقطە هەرە ڕئیسیەکان کە ئێمە ئەم پێشانگایەمان لە پێناوە کردوێتەوە. خۆ دەزانی ئێمە دیجیتال ئارتیستی زۆر باشمان هەیە و خەڵکی هونەری زۆر ئازبەرزمان هەیە، بەڵام پەرش و بڵاویەک هەیە لە ناویانە. ئێمە ویستمانە لە ڕێگەی ئەم جۆرە چالاکی هونەریانەوە کۆیان بکەینەوە، بتوانین سەکۆیەکیان بۆ دروستکەین بۆی بتوانن توانە و داهێنانی خۆیان عرض بکەن. بۆیە بەستنەوەی ئەکادیمیا بە پیشەوەران و بەو کەسانەی کە لە بواری
دیجیتال ئارتیا کار دەکەن یا هەر بوارێکی ترا کارەکەن زۆر گرینگە و سەپۆرتێکی زۆر گەورە دەبێت بۆیان و هاندانێکی گەورە دەبێت بۆیان کە بتوانن باشتر و بەرەو پێشچوونی باشتر لە کار و پیشەکانیان ببینن. بەڵێ مامۆستا ئەمە هەنگاوی یەکەمە پێشانگایەکتان کردەوە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جارە پێشانگایەکی لەم جۆرە ئەکرێتەوە. هەنگاوی دواترتان چێت تا کارەکەتان فراوانتر بکەن؟ بەڵێ ئێمە لەبەر ئەوەی ئەم ساڵ نزیکەی 15 ڕۆژێک لەبەر دەستمانە بوو ئامادەکاری ئێمە قەرار وایە ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو برایت پیکسلس بکەین بە ڕۆژی دیجیتال ئارتیستەکانی کوردستان و لە ساڵی داهاتوو چالاکی بەرفراوانتر و گەورەتر و بوارەکانی تریشی بۆ ئیزافە دەکەین بتوانین بە شێوازێکی بەرفراوانتر ئامادەی دەکەین و بەڕێوە بچێت بۆ تەواوی نەک هەر دیجیتال ئارتیستەکان بۆ بوارەکانی تریژ وەکو گرافیکی جوڵاو ئێمە بە خۆشحاڵیەوە لە پەیمانگای تەکنیکی پیشەی برایت ئەمە بۆ یەکەمین ساڵە یان بە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق کە بەشێک دەکرێتەوە بە ناوی مۆشن گرافیکس ئێمە لەوێوە ینی تواناکانی گەنجانمان پیشانی تەواوی کوردستانە دێن ئینشاڵڵا. زۆر باشە لە پەیمانگای برای چەندین بەشی پیشەیی گرنگ هەیە لەوێ ئەگەر بەگشتی پاس لەو بەشە پیشەیانە بکەی کە لەو پەیمانگایە هەیە و هەروە شێوازی تەکنیکی خوێندنەکە لەو پەیمانگایە. دیارە پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت ئەمە یەکەم ساڵ بۆ یەکەم ساڵە ئەکرێتەوە. ئەم بەشانەی ئێمە پێشەوە من حەزەکەم شتێ لەسەر پەیمانگای برایت بڵێم فەلسەفەی دروستبوونی پەیمانگای برایت چییە؟ ئێمە بە خۆشحاڵیەوە لە 2019ەوە هەستمان بە کەم و کورتیەک کرد لە کەتی خوێندنی باڵا و لە ناوەندەکانی خوێندن زۆربەی خوێندکارانی ئێمە کە تەخەڕوجەکەن کە خوێندنیان تەواوەکەن کێشەی چوونە سەرکاریان هەیە ناتوانن ڕاستەخۆ بچنە سەرکار. ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت هەستاین دیراسەیەکی وردی بازارمان کرد کۆی هەموو ئەو سکیڵ و کارامەیانەی کە بازار پێویستێتی دیاریمان کرد اینجا هاتین لە ڕێگای لیژنەیەکی ئەکادیمی پرۆگراممان بۆ ئەم سکیڵ و کارامەیانە داڕشت بە خۆشحاڵیەوە ئێمە چەند بەشێکمان لەسەر ئاستی عێراق دیزاین کردووە کە بۆ ئەم ساڵی خوێندن ئێستاش دابەشکردنی فۆڕم بەردەوامە بۆ ئەم بەشانە خەڵک وەرەگیرێ. ئێمە سێ ئامانجمان هەبوو لە دیاریکردنی ئەمە یان ئەم هەنگاوە ئەکادیمیە کە هەم خەڵکی پرۆفشناڵ و هەم خەڵکی ئەکادیمی ئەم دوانەمان تێکەڵ کردووە ینی ناوەندی ئەکادیمیمان بەستۆتەوە بە بازارەوە هاتوین ئەم پرۆگراممان دیزاین کردووە ئەم سکیڵ و کارامەیانەی کە لە توێژینەوەی بازارکە کردمان وەکو تیمێکی ئەکادیمی دیاریمان کرد پرۆگراممان بۆ ڕێخست بە سێ ئامانج بە ئامانجی ئەوەی کە وەکو جارانی پێشویان وەکو ئەو پێشتر یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانی خوێندکاران خوێندنیان تەواوە کرد نانەتوانی بچنە سەرکار ئەبوو دووبارە ڕاهێنانەوەیان پێ بکرێ بەرمونە ئەگەر لە کۆمپانیایە کەسێک بێوێ وەکو گرافیک دیزاینەر کار بکە کە ئەچۆ کۆمپانیاکە سیریە کرد توڵەکان جیاوازن پرۆگرامەکان جیاوازن پێویستی بەڕاهێنانەوەی دووبارەیی هەبوو. ئێمە هاتین ئەمەمان بڕیوە ئەمەمان تەواو کۆتایی پێهێناوە خوێندکارانی ئێمە دەرچوانی ئێمە ئەپ تو دەیتن بەپێی تازەترین پێشکەوتنەکانی ئەو بارە ڕانەهێنین بە شێوەی پراکتیکی کە لە 170 ئێمە خوێندنی ئێمە پراکتیکیە بۆی ڕاستەوخۆ کە خوێنی تەواو کرد چێتە سەرکار. اینجا سێ ئامانجمان هەبوو بەڕاستی لە یاما بڵین سێ کۆڵەکەی سەرەکی کە پەیمانگای برایتی لەسەر دامەزراوە یەکێکیان دڵنیایی تەواوە ئێمە دڵنیایی تەواو دەدەین بە خوێندکارانمان کە لە دوای تەواوکردنی خوێندنیان پێویستیان بە ڕاهێنانەوەی دووبارە نییە لە دام و دەستگاکاندا ڕاستەوخۆ دەتوانن کار بکەن ئامادە دەکرێن بۆ کار. یەکێکی تر لە کۆڵەکە هەرە ڕئیسەکانمان بریتە لە بیرۆکەی کار چونکە خۆتان دەزانن ئێستا کەرتی حکومی ئەوە تاعینات دامەزراندن نەماوە کەرتی تایبەت لۆدێکی زۆری لەسرە ئێمە هاتوین وەکو هێڵی سێم چۆن ئێمە هێڵی سێم دروست بکەین بۆ ئەوەی ئەم زەختە نە لەسەر کەرتی تایبەت زیاتر ببێ و لە سەر حکوومەت زیاتر ببێ خۆی دەرچوانی ئێمە خۆیان خاوەنی بیرۆکەی کاری خۆیان بن خۆیان بزنسی خۆیان بنیاد بنێن لە بەرامبەردا چەند کەسێکی تریش لە لای ئەمان هەلی کاریان دەست پێ و کار بکەن لەگەڵ ئەوەشدا کۆڵەکەی سێمیشمان کە بریتە لە بە ئەکادیمیکردنی ئەم پیشانە کە بێدانی بڕوانامەیە ئێمە بڕوانامەی دیبلۆمی وەزارەتی خوێندنی باڵا دەین بە دەرچۆکانمان بۆیە ئەم سێ کۆڵەکەیە کۆڵەکەی ڕئیسی دروستبوونی پەیمانگای تەکنیکی و پیشەی برایتن
کە هەنگاوێکی تازەیە و شێوازێکی تازی خوێندنە کە لە کوردستانە پێشتر نەبووە. ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە پەیمانگای برایت ئەم هەلەی بۆ تەواوی دەرچوانی ئامادەیی هەم زانستی هەم پیشەیی هەم وێژەیی ڕەخساندووە. مامۆستا باست لەوە کرد کە فۆرم دابەشکردن لە ئێستادا بەردەوامە. ئەگەر پێمان بڵێ فۆرم دابەشکردن تاکەی بەردەوامە و چێن ئەوانەی ئەتوانن لە پەیمانگای برایت فۆرم بکەنەوە و بخوێنن لەوێ؟ بەڵێ ئەو کەسانەی کە ئەتوانن بێن لای ئێمە فۆرم پڕکەنەوە دەرچوانی ئامادەی 12 ئامادەی بە هەر سێلقی زانستی وێژەی پیشەیی ئەم سێ چینە ئەتوانن بێن لای ئێمە فۆرم بەربگرن. بۆ مەسلەی دابشکردنی فۆرم ئێمە پابندین بە تەواوی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا. وەزارەتی خوێندنی باڵا کاتێکی دیاریکراوی نییە بۆ دابشکردنی فۆرم. ئێستا فۆرم دەستی پێکردووە، لەوانەیە مانگێکی تر بخیانێ، لەوانەیە مانگونیوێکی تر بخیانێ. ئێمە وەزارەتی خوێندنی باڵا هەر بڕیارێک بدە ئێمە پابندین پێوە. تەنها ئەوەیە دەرچووی 12 ئامادەی بێت، گرنگ نییە لە چ بەشێکی 12 ئامادەی بێت. بەڵێ ئێمە چەند نۆ بەشمان هەیە بۆ ئەم ساڵی خوێندن. هەر سێ لقەکەی دەرچوانی ئامادەیی پیشەیی زانستی وێژەی ئەتوانە فۆرم بەربگرن. اینجا ئەوەی کە جێ خۆشحاڵیە ئێمە بەشەکانمان لەبەرەوەی لە سای هەفتای یان لە سای هەفتا بۆ هەشتای پراکتیکیە پشت بە پراکتیکە بەستێ ئێمە بەشە تازانەی کە کراونەتەوە وەکو وایرسازی ئۆتۆمبیل، وەکو میکانیکی ئۆتۆمبیل، وەکو مۆشن گرافیکس، وەکو وزەنوێبۆکان، وەکو کارگەڕی کار، دەرمانسازی، پەرستاری، ئەمانە جگە لە دوو بەشە زانستیەکە دەرمانسازی و پەرستاری وێژەیی و پیشەیی ئەتوانن تەقدیم بکەن بۆ بەشە پیشەیەکانمان کە ئەمە شتێکی تازەیە. مامۆستا تەمەن پێوەرە؟ تەمەن پێوە نیە نەخێر، پێوە نییە. کەسێک ئێستا پیشەیەکی هەبێت لە پیشەیەەکە بەڵام حەسکا بە ئەکادمی فێری پیشەکەی خۆی بێت، بۆ نمونە وایرمەنێکی ئۆتۆمبیل پێ حەسکا بە ئەکادمی فێری پیشەکەی بێ و حەسکا بێت لای بەڕێستان فۆرم پڕکاتەوە لە پەیمانگای برایت بخوێنێت بۆ پیشەکەی. ئەمە ئەتوانێت ئەگەر لە پێشترا 12 ئامادەی تەواو کردبێت؟ بەڵێ تەنها مەرجی ئێمە مەرجی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە ئەم کەسە 12 ئامادەی تەواو کردبێت. تەمەن گرنگ نییە چونکە ئێمە خەڵک هاتووە بۆ لامان کە تەمەنێکی هین ئەزمونێکی کاری تەمەنی کەش بوو بێت. بەڵێ خاوەن بڕوانامەی 12 ئامادەی بوو بێ. بەڵێ 12 ئامادەی تەواو کردووە بە تەمەنێکی با بڵێن هێنی هەبووە لە سەروی 40 ساڵیشەوە بووە، هاتووە فۆرمی وەرگرتووە، دەیەوێ پیشەکەی خۆی بە ئەکادمی بکە، پیشەکەی خۆی وەکو شاهادەیەکی بێ کە سەپۆرتی پیشەکەی خۆی بکات و زیاتر گرنگترین بەشەکانی پەیمانگای برایت لە ئێستاە چییە؟ بەڵێ ئێمە بەشەکانمان هەمووی گرنگە چونکە بە جۆرێ دیزاین کراون کە خوێندکارانی ئێمە دەرچوانی ئەم بەشانەی ئێمە هەروەکو پێشتر باسم کردیانی پێویستیان بەڕاهێنانەوە نیە، ڕاستە خۆتوانە بچنە سەرکار، بەڵام ئێمە چەند بەشێکمان کردوێتەوە کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی عراق ئەکرێنەوە و خەڵکێکی زۆر داواکارێکی زۆری لەسرە بە پێی پێداویستی بازاڕی کوردستانیش ئەم بەشانە کراوەتەوە. لەوانە بەشی وایرسازی ئۆتۆمبیلە، بەشی میکانیکی ئۆتۆمبیلە، بەشی وزەنوێبۆکانە، بەشی مۆشن گرافیکسە، بەشی دیکۆری ناوەیە بە بەشی ئایتیش کە ئێمە ئەم بەشانە شێوازی ئەمە بڵین شێوازی خوێندن لەم بەشانە جیاوازە لە ئەم بەشانە لە شوێنی تر، چونکە ئێمە بەپێی منهەجەکەیان وا دیزاین کراوە کە لە سایە هەفتا بۆ هەشتای ئەمەلیە. ئەمەش لە پێناو بەدیهێنانی ئەو ئاماجێکی ئێمە لە پێناوی دەکار دەکەین کە بریتە لەوەی کێشەی بێکاربوونی دەرچوان کۆتایی پێبهێنی دەرچوانی برایت بتوانن ببێ ڕاهێنانەوەی دووبارە لە هەر دام و دەستگا و لە هەر شوێنێکە بتوانە کار بکەم ڕاستەخۆ. زۆر باشە جگە لەم بەشانەیە کە لە ئێستادا لە پەیمانگای برایت هەیە لە داهاتوودا پلان هەیە لەوەی کە بەشی دیکەش زیاد بکرێت؟ بە تەکید ینی کردنەوەی بەشی تازە ئێمە با بڵێن هەر ئاوا هاکەزایی بەش ناکەینەوە، دیراسەیەکی بازاڕەکەین، سکیڵ و کارەمەیەکان دیاریەکەین، اینجا یین پرۆگرامی بۆ دابینەکەین یان دیزاینەکەین بە پێی بزانین بازاڕی کاری کوردستان چی پێویستە بۆی ئێمە مشکلی ئەومان بۆ دروست نەبێ ینی خوێندکارێکمان تەخەڕوچکە نەزانێت لەکوێیە کار بکە، بۆیە ئێمە سکیڵەکانی بازار ئەو کارامەیانەی کە بازاری کوردستان پێویستێتی ئەیێنین ئەخین منهەجی بۆ دیزاینەکەین و لە ساڵانی داهاتوو بەڵێ بەشی تریشمانە بێ ئینشاءالله
و ئەو بەشانە دەکەینەوە کە بازاڕی کاری کوردستان زۆر پێویستی. باشە ئەگەر بینە سەر نمرەی پۆلی دوانزە بەڵێ. نمرەی پۆلی دوانزە مەرجەکانی چۆنە و بۆ بەشەکان مەرجی ئەو نمرانە چۆنە و ئەبێت چەند بێت لەپی بەشەکان. بەڵێ دیارە بۆ بەشی ئێمە پابندین بە ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ بەشی ئێمە دەرمانسازی و پەرستاریمان هەیە کە دەرمانسازی وەکو باقی شوێنەکانی تر 6 کە وەزارەت دیاری کردووە بۆ پەرستاری 58 بەڵام بەشە پیشەیەکانمان ئەو بەشانەی کە با بڵێن لە سەدا 70 بۆ 80 ئەمەلیە ئێمە لە 50 وەریانەگرین هەم پیشەیی هەم وێژەی هەم زانستی ئەگەر بیانەوەی بەشە پیشەیەکان هەڵبژێرن. بەڵام کورسەکانیش دیاریکراوە بە پێشمارەکان کە چەند کەس وەرئەگرێت. ئێمە بۆیە هەر لێرەوە داوا لەو کەسانەکەین کە حەز و خولیان هەیە بۆ پیشەیەک بۆ ئەو دەستی کاری کە کوردستان پێویستێتی یعنی ئێمە بە تەکید سنووردارە ئێمە با بڵین بۆ ئەم ساڵی خوێندن لەوانەیە دەرفەتەکە کراوە بێ بۆ بەشێک لە دەرچوان بەڵام دڵنیام کە ئێمە با بڵین ئۆپن نییە ژمارەکە لە بەردەمانە پێی بەشەکان ئەتوانن لە ئێستاوە ئەتوانن بێن بەشی دڵخوازی خۆیان هەڵبژێرن و ببنە خاوەنی پیشەیەک و بنە خاوەنی شەهادەیە کە بۆ یەکەمی جارە لەسەر ئاسی عێراق ئەم شەهادانە وەکو با بڵێن وەزارەتی خوێندنی باڵا ئەی بەخشین. مامۆستا پەیمانگەکەت لە ئێستاە تەنها لە شاری سلێمانی هەیە یان نەخێر لە هەموو شارەکانی تر هەیە و چێن ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردوون و فۆرمیان لە پەیمانگای برایت پڕکردوتەوە؟ بەڵێ پەیمانگای تەکنیکی پیشەی برایت لە سلێمانیە ئێمە با بڵێن لە سلێمانی لە شاری سلێمانی ئەوانەی کە هاتوون فۆرمیان لای ئێمە ئەگەر مەبەستی جەنابەت لە وەرگرتنی فۆرم بێ لای ئێمە هەموو چین و توێژەکان هاتوون هەموو ئەوانەی کە دەرچووی ئامادەین بە هەرسێ لە قیزانستی پیشەیی وێژەیی هەمویان هاتوون چونکە بەڕاستی ئەم بەشانە هەروەکو پێشتر باسم کرد بەشی تازن لەسەر ئاستی عێراقا تازن عادەتەن لەبەرەوەی دیراسی بازاڕیش کراوە بەپێی بازار ئەم بەشانە دیزاین کراون بۆیە تەڵەبێکی زۆریان لەسرە و بازاڕی کاری کوردستان پێویستی بەم توانایە و بۆیە خەڵکێکی زۆر هاتووە لە هەر سێ دەرچووی با بڵێن دەرچووی ئامادەی بە هەر سێلقی زانستی و وێژەی پیشەی. مامۆستا باست لەوە کرد کە بەشی تازن لەسەر ئاستی عێراقیشە تازن کەواتە کەسانێکیشان کە لە شاری سلێمانیان ناژین و پێیان خۆشە بێنە پەیمانگای برایت. بەڵێ لە دەوروبەری شاری سلێمانی و لە پارێزگەکانی دیکەی کوردستان. دەست خۆش بێ سپاس بۆم پرسیارە ئێمە بۆ دەرەوەی شاری سلێمانی یان شارەکانی تری کوردستان هەندێک خزمەتگوزاریمان دابین کردو بۆیان کە با بڵێن لەوەشە ئینشاڵڵا جیاواز بووین بە نمونە داخلی یان بەشی ناوخۆییمان بۆ دابین کردوون و هاتوچۆکردن لە داخلیەوە بۆ پەیمانگاش دیسان ئۆتۆمبیلمان بۆ دابین کردوون بۆەوەی ئاسانکاری تەواومان کردووە بۆ دەرچوانی دەرەوەی شاری سلێمانیش کە بتوانن بێن ئەو سکیل و کارامەیانەی کە ئێمە خستومانەتە ناو منهەجی خوێندنەوە و بە ئەکادمیمان کردووە بخوێنن وەری بگرن و بەیانی لە بازاڕە سوودێک بە کۆمەڵگا و بە تەواوی کەرتی تایبەت و چەند ساڵە کاتی خوێندنەکە مامۆستا؟ 2 ساڵە دیپلۆمی وەزارەتی خوێندنی باڵا ئەدەین بە خوێندکارەکانمان 2 ساڵە لە 4 سمستەر پێکاتوە. زۆر باشە مامۆستا باس لەوە کرد کە زۆربەی وانەکان بە شێوەیەکی پراکتیکی ئەخوێنرێت و گرنگێکی زۆر بەولایانە درراوە جگە لە خوێندنەکە با بینە سەر لانی مامۆستاکان ئەو مامۆستانەی کە لەوێ وانە ئەڵێنەوانێ مەتایبەتی لەبەروی کە ئەم وانانە زۆربەی پیشەیی و بە شێوەی پراکتیکی ئەوترێنەوە مامۆستاکان زیاتر مامۆستای ناوخۆن یاخود لە دەرەوەش مامۆستای بێگانەشی تایە و ئەزمموی کارکردنیان ئەوانە کە ساڵانێکی زۆرە ئەزمموی کارکردنیان هەیە. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ستافی ئەکادمی پەیمانگای برایت ئێمە هاتوین دیسان شتێکی تازەمان کردووە ئەم توانایانەی کە لەسەر ئاستی کوردستان خەڵکی ئەکادمی و دیارن هێناومانن لە بڕایتە خزمەت بە خوێندکارانەکەن لە بەرامبەردا هاتوین ئەو کەسانەی کە دەزڕەنگینن ئەو کەسانەی کە لە فیئەکانی فیئە جیاوازەکانی کۆمەڵگایە با بڵێن شوێن پێیان هەیە یان وەستای دەزڕەنگینن یان با بڵێن پیشەوەری زۆر بەتوانان ئێمە هاتوین ئەم دوانەمان بەسۆتەوە بەیەکەوە هەم دیوە ئەکادیمێکە ستافە ئەکادیمەکەمان ستافێکی بە ئەزمونە ستافێکی دیارە ستافێکی خاوەن با بڵێن ئەزمونێکی دەوڵەمەندە لەگەڵ ئەم سکیل و کۆمپتیسی و کارامەیانەی کە لە کۆمەڵی خەڵکمان هەیە لەسەر ئاسی کوردستان شەهادەی نییە
بەڵام کەسێکی زۆر بەتوانایە. باشە من ئەوە نمونونەکەی ئەوەم بینی لە پیجەکەی خۆتانە لە پیجی پەیمانگای تەکنیکی و پیشەی برایتاکە کەسانی زۆر شارەزا کە ئێمە ئۆتۆمبیلەکانی خۆمانە بین بۆ لای ئەو کەسانە و ئێستا وەکو مامۆستا لە پەیمانگای برایت وانە ئەڵێنەوە. بەڵێ ئێمە هاتوین ئەم کەسانی کە شارەزان دیارن لە بوارێکە کە ڕەتی هەیە بوو بەشانەی ئێمە هاتوین ئەم کەسانەمان هێنا وەکو مامۆسای پراکتیکی وەکو مامۆسای پراکتیکی لە بەشەکانە کارمان لەگەڵەکەن خوێندکارانمان ڕاهێنن بۆیە ئەمە فەلسفەی دروستبوونی برایتە یعنی بەستنەوەی ئەکادیمیا لەگەڵ بازارە ئەمە ئەو بنەمایەیە کە برایتی لەسەر دامەزراوە بۆیە ئەمە بۆ بواری ئۆتۆمبیل بۆ بواری با بڵێن گرافیک بۆ بواری وزەنوێبەکان کۆمەڵی خەڵکمان هەیە کە لە بازارە کاریان هەیە و شارەزان ئێمە هاتوین ئەمانەمان هێناوە جێمان کردوونەتەوە خۆی ئەمە بەستنەوەی ناوەندی باشەمامەستا ئەمەوەکو هەلی کاریش خوێندکارانە ئەو فێرخوازانەی کە یەنە پەیمانگای برایت ئەتوانن سوودی لێ ببینن بە هۆکاری ئەوەی کە ئێوە کەسانێکتان هێناوە کە خۆی پیشەیەکی تایبەت بەخۆی هەیە و لە پیشەکەی خۆیان بە شێوەیەکی ئەکادمی لە پەیمانگای برایت وانە ئەڵێتەوە و خوێندکارەکان ئەبینێت دواتر ئەو خوێندکارەی ئەو فێرخوازەی کە خواستێکی زۆری لە پیشەکەیە هەبێت و زووتر حەزی بۆ پیشەکە بێت و فێری پیشەکە ببێت ئەتوانێت هەر لای ئەو هەلیکاری دەستکەوێت. بەتەکید وایە چونکە خۆ دەزانی پێشووتر ئێمە هەمومان خوێندکار بووین با بڵێن کە خوێندکار بووین یەکێک لە مشکلەکانمان یان کێشەکانمان کە لە تووشمان بووە نەبوونی ئەو پراکتیکە بووە کە لە خوێندنە پێویست بووە هەبێت بۆیە ئێستا ئەم خەڵکانە ئەم کەسە پرۆفشناڵ و ئەم کەسە پیشەوەرە زۆر شارەزا و لێ هاتووانە کە هێناومانە لەگەڵ ئەکادیمیایە تێکەڵمان کردووە کە بە ئامانجی بەستنەوەی بازار و ناوەندی خوێندن بێکەوە بۆ خۆی با بڵێن دەستبارێکی باشی خوێندکار دەبێت کە بتوانێ هەم خۆی ئەگەر بیەوێ بەیانی کار کە ڕاستەخۆ بچێتە سەرکار و هەم سەپۆرتێکی زۆر باشیشە کە تۆ وەستایەکی شارەزا یان کەسی پیشەوەرێکی شارەزا لەگەڵ بە دیوە ئەکادیمیەکەشا دیسان سەپۆرتیەکە بە ئاسانی ئەتوانێت هەم کاری دەست بکەوێت و هەم دەتوانێت خۆی ببێتە خاوەنکاری خۆی لە داهاتوودا. مامۆستا ئێستا لەوانەیە کەسانێکە بن کە لە بواری دیزاینە لە بواری دیکۆرە کارەکەن کە وەیکێکە لە بەشەکانی پەیمانگای پیشەیی برایت ڕەنگە ئێستا بڵێ من ئەزمونێکی زۆرم لە کارێکی خۆمان هەیە پەیمانگایەک چییە بە 2 ساڵ بتوانێت خوێندکارێک پێ بگەێنێ بگاتەوە پیشەکەی من جیاوازی پیشەکەی ئەو لەگەڵ خوێندکار و فێرخوازێک کە لە پەیمانگای برایت دەرەچێت و تەواویەکە چییە؟ بەڵێ دیارە خۆ دەزانی ئێمە هەروەکو باسم کرد ینی بەستنەوەی دیوە ئەکادیمیەکەی بە دیوە پیشەیەکەی بەڕاستی نقطەی با بڵێن نقطەی یەکلایکردنەوەی ئێمەیەکەی ئێمە کاری لەسەر دەکەین. ڕاستە خەڵکێکی زۆر شارەزا هەیە خەڵکێکی زۆر باشەیە بۆ نمونە لە دیکۆری ناوەوە بە نمونە لە بواری گرافیک دیزاینە لە بواری وزەنوێبەکانە بەڵام لەوانەیە دیوە ئەکادیمیەکەی وەک پێویست نەبێ بۆیە ئێمە هەوڵ دەدەین ئەم دیوەشی سەپۆرتی دیوەکەی تری بکە بۆی بتوانێ بەیانی بە دروستی مامەڵە بکات چونکە بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردووشە تووشی هەندێک حاڵەتی نەخوازراو بووین هەم لە شاری سلێمانیە هەم لە شار و شارچەکانی ترە کە لەوانەیە دیوە ئەکادیمیەکە با بڵێن کەموکورتێک لە دیوە ئەکادیمیەکە و دیوە با بڵێن دیوە ئەکادیمیەکەی ئەو پیشەیە هەبوو بێ کە ڕووداوی نەخوازراوی لێکەوتێتەوە بۆیە ئێمە هاتوین هەردووشی سەپۆرتی یەکترکەن هەردووکی هەماهەنگ و هاوکاری یەکتر بن بۆەوەی با بڵێن بە باشترین شێوە خزمەت بە وڵات و خزمەت بە نیشتیمان و خزمەت بە تەواوی دانیشتوانی کوردستان. زۆر باشە لەوانەیە هەندێک خوێندکاریش هەبێت کە خۆی ئەزمونێکی زۆری هەبێت ئێستا بێت بێت لەوێ بخوێنێت و بە شێوەیەکی ئەکادیمیانە فێر بێت و لەوانەیە بتوانێت خۆشی ئەو زانیارانی کە هەیەی لەوێ لەگەڵ مامۆستاکان یاخود لەگەڵ قوتابیەکانی ترا کە لەوێ ئەخوێنن بتوانێت شێری بکات و لەگەڵ ئەوانە ئەزمونەکەی خۆی دووبارە بکاتەوە تا چەند گرنگە ئێوە سود لە ئەزمونی خوێندکارەکانی شوەر بگرن لەوێ. بەتەکید ئێمە بەپی سیستەمی بۆلۆنیا پرۆسس کە ئەڕۆین بەڕێوە ولا لە ناویشە ئێمە ستودنت سنتەری کە فەلسفەی تازەی خوێندن و پەروەردەیە ئێمە ئەوە پەیڕەوەکەین واتە ئێمە ناین تەنها معلوماتێک بخینە ناو مێشکی خوێندکارەوە بەڵکو بەیەکەوە معلوماتەکە دروستەکەین بەیەکەوە با بڵێن سکیڵەکان بەرەو پێشەبین ئەو لێ هاتووی کارەمەیانە بەرەو پێشەبین بۆیە بەتەکید ئەمە زۆر زۆر گرنگە کە ئێمە با بڵێن ستودنت سنتەری یا فێرخواز تەوەری پەیڕەو دەکەین لە پەیمانگاکەی خۆمانە بۆ ئەوەی بەیەکەوە
لەگەڵ خوێندکار هەم مامۆستا هەم خوێندکار بتوانن بەیەکەوە ئەو نۆلیجیان ئەو معریفەیە دروست بکەین و ئەو سکیڵە بنیاد بنین. مامۆستا لە ئێستادا پەیوەندیتان پێوە کراوە و خوێندکارەکان ڕێژێکی باش فۆرمیان پکرۆتەوە؟ بەڵێ سواز بۆخوا بەرەو با بڵێن پێشوازێکی زۆر باش هەیە و خەڵکێکی زۆر فۆرمی پڕکردوێتەوە هاتووە ڕۆژانە سەردانمان دەکەن دێن بەشی دڵخوازی خۆیان هەڵبژێرن چونکە بەڕاستی من وەکو پێشتر باسم کرد ینی کەرتی حکوومەت وەکو دامەزراندن لۆدێکی زۆری لەسرە و کەرتی تایبەتیش ئێستا لۆدێکی زۆری لەسرە بۆیە خوێندکار تێگەشتووە لەوەی کە دەبێت شێوازێکی تری خوێندن هەبێ کە با بڵێن ئەم کێشەیە چارەسەر بکە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو برایت ئەم دەرفەتەمان ڕەخساندووە بۆی ڕۆژانە خەڵکێکی زۆر دێ بەشەکەی خۆی بەشی دڵخوازی خۆی فۆرمی بەشەکەی وەرەگرێت و بە زووترین کاش بۆمانەگەێڕێتەوە ڕگەز گرنگ نییە بۆ بەشەکان؟ نەخێر ڕگەز گرنگ نییە چونکە ئێمە بەنمونە بەشی وایرسازی میکانیکی ئۆتۆمبیل زۆر جار بەنمونە خوێندکاری ڕەنگە ئێستا خاتونیەکە بێژەشی ئامادەی تەواو کردی دوانزەی ئامادەی تەواو کردی بێ و حەزکات حەزی بۆ ئەوە هەبێت کە کار لە ئۆتۆمبیل بکات. جا خۆی لە مستەقبەلە ینی لە داهاتوویەکی نزیکە ئێمە زۆر هەموو خانمانمان هەمویان ئۆتۆمبیلیان پێەیە پێویستیشمان بە شارەزای خانم هەیە لەو بارەیە کە بێ بە وایرساس بێ بە میکانیکی ئۆتۆمبیل وەکو باقی وڵاتانی تر وەکو وڵاتانی پێشکەوتوی جیهان کە سێڤیسی گەورە هەیە کە خانم بڕێوەیە بە بۆیە هیچ جیاوازێک نییە و توانای خانمان و توانای پیاوان لە یەک ئاستایەوە دەتوانن بێن هەر بەشێک کە حەزیان لێ فۆرمی بەشەکە وەربگرن. مامۆستا زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی بەڕێزت و لە کۆتاییە ئەگەر شتێکە بێ بتەوێت ئاماژەی پێبیت و ئەوشمان پێ بڵیت کە دووباریکەیتەوە کە فۆرم دابشکردن لە ئێستادا بەردەوامی هەیە و کوێن ئەو شوێنانی کە من ئێستا ئەگەر حەزم هەبێت بخوێنم لە پەیمانگای بڕایت بتوانم پەیوەندی پێوە بکەم و فۆرم لێ بڕکەمەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوەش من لە کۆتاییە شتێگەڵێم ئێمە وەکو پێشانگای برایت پیکسلز کە دوو ڕۆژ سێ ڕۆژ لە مۆبەر بەڕێوە چوو بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی کە تەواوی دیزاینەرانی کوردستان بەشداریان کرد بەڕێز هەواڵی بەڕێز کاقوبات هاتە سەرخەت و هەلی کاری بۆ بەشێ لەم دیزاینەرانە ڕەخساند کە ئێمە بە خۆشحاڵیەوە سوپاسی دەکەین ئەمەش هەم ئامانجی برایت بوو و هەم جێگەی سوپاسیشە کە بەڕێزیان ئەم هەلی کارانەی بۆ بەشداربوانی یەکەمین پێشانگای برایت پیکسل ڕەخساند کە جێی سوپاسە بۆ مەسلەی ئێمە لەکوێ یان با بڵێن خوێندکاران چۆن بێن پەیوەندیمان پێ بکەن ئێمە لە شاری سلێمانی پێمانگای برایت ڕۆژانە لە کاتژمێر 8ەوە تاوەکو 9 لە پێشوازی تەواوی دەرچوانی ئامادەیی هەم زانستی هەم پیشەی هەمێژەی داین کە دەتوانن بێن فۆرمی دڵخوازی خۆیان بەشی دڵخوازی خۆیان وەربگرن. شوێنی پەیمانگای برایت کوێیە مامۆستا؟ ئێمە لە هەواری شارین لە خوارووی جوتسایدی هەواری شار بەرامبەر گەڕێکی تافکە. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. زۆر سپاس.